ئێمە گەڕە چێولیر نوێ بەشی 250 بەشی ئاخیری بەڕاستی ئەمەوە زەحمان نمایە تۆز و خۆرە تەڵەبەمانەیە پاس تەکسی هیچ کەسێک ناتوانێت بێتە ئەو شوێنە لە بۆی ڕێگەکە ناخۆشە زۆر وعدیان پێدانە زیاتر لە 1500 مارە 4 سارە 20 سارە ڕێپێدانی هەیە ئەو منتقا چەند جار هاتیمە کە ئەوە جێ لە براتانبی ئەوە چەند جا وعدیان پێدانە کاکشوان گوۆی لە پاش 32 پارک هەولێری نوێ فەرمەوە کامیرەگە بینتە پێش گوتیەوە کاکتایر عەبدوڵڵا محافز کاک نەوزادادی وعدیان پێداینە کە گوتیان لۆتان قیر دەکەین ئەوە تەسوورم پێ نەورۆسخان کە وعدی پێدانە کە لە دوای ئەو قیڕەی گوتی هەمووتان لۆ قیر و ڕەسیف دەکەین فەرمووە ئێستا هیچ وعدەکانمان نەدیت بەڕاستی شتەکە زۆر لە تام چوە دەرێ ئەمەش چاوەڕێ ئەوەی یەک وعدمان پێدن مانگەشکە دوو مانجکە هەفتەشکە ئاخر عەدمان دوو مانجکێ ڕاستی قوڕ و باران بی تەحموولمان نامینێ